ماوەی 2 ڕۆژە لە سنووری گەرمیان ژوورێکی عملیات پێکێنراوە و کەش و هەوا هەر بە مەبەستی بڕوبەڕووبوونەوەی هەر زیانێک کە بەهۆی لافاوە تووشی ناوچەکە بێ و لە ئێستادا کەش و هەوای گەرمیان باراناویە و بە گوێرەی کەشناسی ناوچەکەش پێشبینیەکرێت تا ئێوارەی ئەمڕۆ ئەم شەپۆلی بارانبارینە بەردەوام بێ و سنووری ناوچەی گەرمیان بگرێتەوە، بەڵام تا ئێستا بە گوێرەی ڕاگەیەنراوی ژووری عملیات و تیمەکانی بەرگری شارستانی کەلار هیچ حاڵەتێکی زیانی گیانی نەبووە، تەنها ئەوەی هەبووە زیانی مادی بووە و چەند خانوویەک لە گەڕەکە تەجاوزەکان کە تێپەڕ ناکەن لە 5 خانوو بەهۆی لافاوە زیانیان بەرکەوتووە و دەست بەجێ لەلایەن تیمەکانی بەرگری شارستانیەوە و لەلایەن ژووری عملیاتەوە کە لە ڕێکخراوەکان لە قایمقامێت و لە یەکەیداریەکانی ناوچەکە پێکێنراوە و هاوڵاتیانی خۆبەخشیش کە بە هاوکاری لە ڕێگەی بەکارهێنانی شۆفڵ و گرێدەرەوە هاوکاری تیمەکانی بەرگری شارستانی و قایمقامێتەکان ئەمەوێ ئەوەش بڵێم دوێنێ پاشەوەی بەهۆی مەترسی داڕوخانی و مەترسی داڕوخانی بەنداوی باوە شاسوارەوە پۆلیسی گەرمیان حاڵەتی ناسایی لە سنووری گەرمیان ڕاگەیان، بەڵام حاڵەتەکان لە ئێستادا لە گەرمیان ناساینین ئەوەی هەیە تەنها بارانێکی نەرمەبارێ، بەڵام وەکو وتمان بە گوێرەی پێشبینی کەشناسی ناوچەکە تا ئێواری ئەمڕۆ ئەم شەپۆ لە بارانبارینە بەردەوامە بێ، بەڵام هیچ حاڵەتێکی مەترسیداری لە ناو قەزای کەلاردا دروست نەکردووە و سیروانیش بەڕێوەبەراتی فەرمانگەی ئاوی کەلار بەڵێ مەریوان ئیدارەی گەرمیان چ ئامادەکارێکی کردو بۆی ڕێگر بێت لە زیانی گیانی و زیانە مادیەکان؟ بەڵێ لە ڕاستیدا ئیدارەی گەرمیان و قایمقامێتی کەلار و بەرگری شارستانیەت و ڕێکخراوەکانی سنووری گەرمیان پێشوەختە پێشەوەی کە لە ڕێگەی کەشناسی هەرێمی کوردستان و کەشناسی ناوچەکەەوە چەند ڕۆژێک هەفتەیەک پێش ئەم دۆخە ئامادەکاریان کردووە بە تایبەت لە کاتێکدا کە پێشووتر لە ساڵانی ڕابردووە ئەم ناوچە دووچاری لافاوی گەورە بووەتەوە کە زیانی زۆری بەر خانووی هاوڵاتیان گەیاندووە بە کەڵکوەرگرتن لەو ئەزمونە هەفتەیەک پێشەوە ئامادەکاریان کردووە و لە ئێستەشدا هەموو ڕێکخراوەکان هاوکاری بەشێک لە ڕێکخراوەکان هاوکاری لیژنەکان و ژووری عملیاتن و ئامادەکاری تەواویان کردووە لە سنووری ئیدارەی گەرمیان بە تایبەت لە ئیدارەی گەرمیان ژوورێکی تایبەت پێکێنراوە بۆ بەهاناوەچوونی هەر ئەگەرێکی نەخوازرا و بە تایبەت کە لە قەزای کەفریدا ڕوو بدات. بەڵێ لە کەلارەوە چینە سلێمانی و بژاردەباغ پامنێرە ناوتی لە